پیغمبر إخوان صلى الله عليه وسلم دفرميت الإيمان بضع وسبعون شعبة. إيمان حفتاو أوندا بشا أعلاها قول لا إله إلا الله، برزترين بشي إيمان قول لا إله إلا الله، وأدناها بتشكترين بشي إماطة الأذى عن الطريق، أويك حرشتك أزيتي مسلمانان دادات أزيتي خلقي دادات لا يبري. لفرموديك ترداد فرميت صلى الله عليه وسلم عرضت علي أعمال أمتي حسنها وسيئها. کردەوەکانی ئومەتەکەمیان نیشاندا کردەوە چاکەکان کردەوە خراپەکان. فرأيت في محاسن أعمالها الأذى يماط عن الطريق. یەکێک لە کردەوە چاکەکانی ئومەتەکەم ئەوە بوو لابردنی هەر شتێ کە ئەزێتی خەڵکی دەدات. الأذى بۆ نمونە بەردێ، دڕکێ، ئاسنێ، شتێک کە بۆنێکی ناخۆشی هەیە، شتێکی ترسناک، شتێکە خەتەرە، شتێکە زیانی مادی بە خەڵکی دەگەێنێ، تا کۆتایی لابردنی ئەو شتانە لە پێناوی خۆی پەروەردگار بۆ ئەوەی خەڵکی ئەزێت نەخۆن. نیەتت ئەوە بێکە ئەزێت لە ڕێی خەڵکی لا بدەی کارێکی خۆشەویستە لای خۆی پەروەردگار، و ڕەنگە خۆی پەروەردگار بەهۆی ئەو کارەوە لە تاوانەکانت خۆش بێت بتخاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت بينما رجل يمشي في الطريق يا في طريق وجد غصن شجرة أو غصن شوك فأخره فشكر الله له فغفر له. پیاوێک بڕێگایەک دا دەڕوات لە قەدارێک لە قەدرکێک دەبینێت و لای دەبات بۆ ئەوەی خەڵکی ئەزیێت نەخۆن، خۆی پەروەردگار بەهۆی ئەو کارەوە لە تاوانەکانی خۆش دەبێت. قال رسول الله صلى الله عليه وسلم رأيت رجلا يتقلب في الجنة في شجرة قطعها من الطريق كانت تؤذي المسلمين. دفرمت صلى الله عليه وسلم پیاوێکم بینی لە بەهەشت دابوو بەهۆی ئەوەی کە دارێکی بڕی، دارێکی لادا، ئەزێتی مسلمانانی دەدا، کردەوەیەکی بچووکە. بەڵام تەماشای پاداشتی خۆی پەروەردگار بکەن لە تاوانەکانی خۆش دەبێت و دەیخاتە بەهەشتەوە.